لە ئێستادا واتیکان یەکێک لە هێماکانی ئاینە لە ئوروپایە کە ڕۆڵی ئاین و ئاینزای زۆر تێدا بەرچاو نییە. سڵاو هاوڕێی خۆشەویستمە و کاتت باش، ئەمن سمکۆ جەهانگیریم و ئێرەش ستێدیۆی بڵینگۆیە هەوڕۆ دەمهەوێت سەبارەت بە بچووکترین وڵاتی دنیا قسە لەگەڵ بکەم تکایە هەر ئێستا کاناڵەکەمان سابسکرایب بکە و ئەو ڤیدیۆیە لایک بکە و تا کۆتاش لەگەڵم بە. لەم فیلمەدا دەمهەوێت سەبارەت بە واتیکان قسە بکەین، پایتەختی کلیسای کاتۆلیک، بچووکترین وڵاتی دنیا. با بزانین واتیکان چ جۆر وڵاتێکە، وڵاتێک کە بە پیاسەیەکی یەک سەعاتە دەتوانین لە هەمووی دابگەڕین. چۆنە کە وڵاتێکی سربەخۆیە و پڕە لە بەرهەمی هونەری تایبەت و بۆچی بە ملیۆنها کەس سەردانی ئەم وڵاتە دەکەن کە هەموو دانیشتوەکانی 400-500 کەس دەبێت، کەسانێک کە نەتەنیا کاتۆلیک و مەسیحینین بەڵکو هەر باوەڕێکی وایان نییە. چیرۆک و بەسەرهاتی واتیکان چۆنە؟ بۆچی بۆ ئێمە گرینگە؟ کاتێکە چاو لە نەخشەی واتیکان بکەین دەبینین کە هەر بە شاری ڕۆمەوە لکاوە و بەشێکە لەم شارە. ئەم وڵاتە موسولینی کردیە بە وڵاتێکی سربەخۆ. موسولینی سەرۆکوەزیری فاشیستی ئیتالیا بوو لە سەدەی 20دا. فاشیست نێوی ئەو حیزبە بوو کە موسولینی ڕێبەری دەکرد. دەزانین کە لە سەرەتادا ئیتالیا یەک وڵات نەبوو بەڵکو کۆمەڵێک لە نەتەوەکان بوو کە بە زمانی ئیتالیایی قسەیان دەکرد و کولتورێکی هاوبەشیان هەبوو. لە سەدەی 5دا دوای لە ناوچوونی ئیمپراتوری ڕۆم تا نیوەکانی سەدەی 19دا ئیتالیا وڵاتێکی یەکپارچە نەبوو. دەسەڵاتی پیپلستەیس لە سەدەی 8 تا 19 لەم ناوچەیە حکوومەتی دەکرد کە واتیکانیش لە ژێر ئەم فەرمانڕەواییەدا بوو. جاری وا بوو دەسەڵاتەکەیان لاواز دەبوو، هەندێک جاریش زۆر بەهێز بوون و تەنانەت بەشێکی زۆر لە ناوەندی ئیتالیا لە ژێر فەرمانڕەوایی خۆیان دەبوو. خاڵی سرنجڕاکێژەوەیە کە پاشای پیپلستەیس پاپا بوو. هەر لە دەستپێکی ئیمپراتوری ڕۆمدا واتیکان هەبوو. واتیکانوس شوێنێک لە قەراغچۆمی تایبێر بوو. بەڵام چۆن بوو کە ئەم شوێنە وا گرنگ و پڕبایەق دەرهات بە تایبەت بۆ مەسیحیەکان؟ بۆچی ئیتالیا و بۆچی واتیکان؟ مەسیح خۆ هەرئی ئەم ناوچەیە نەبوو. بابەتەکە ئەوەیە کە لە واتیکان هەر لە سەردەمی قەدەغەبوونی مەسیحی واتە سەدەی یەکەمی زاینی کۆمەڵێک شت ڕوویدا کە دواتر بوو بەهۆی ئەوەی کە شوێنێکی گرنگ بێت بۆ بەشێک لە مەسیحیەکان. بۆ وێنە کوژرانی سان پیتێر کە لە یەکەم شوێنکەوتوەکانی مەسیح بوو. پیتێری پیرۆزیان پێترۆسی حەواریشی پێدەڵێن. بە پێی ژێراوەکان دەبێ پێترۆز لە ئۆرشەلیم ڕاچوو بێتە ڕۆم و بووە بە یەکەمین پاپای ڕۆم. هەڵبەت کە قەشە بووە، بەڵام بەهۆی گرنگی ڕۆم لەو سەردەمەدا پێیان کوتووە پاپا کە دواتر لەلایەن پاشای سەرسەخت و توند و تیژی ڕۆم نێرۆ لە خاچدرا. خاچ واتە سەلیب. نێرۆ هەڵسوکەوتی لەگەڵ مەسیحیەکان باش نەبوو. سان پیتر یەکێک لە گرنگترین کەسایەتیەکانی مەسیح بوو کە لە ئینجیلیشدا نێوی هاتووە و لە واتیکان بەم شێوەیە دەکوژرێت. و هەرەوەش بوو بەهۆیەوەی کە گرنگایەتیەکەی زۆرتر بێت. بەرهەمێکی بەناوبانگی هونەری سەدەی 19 هەیە کە لە هەر بەشێکی ئەم نیگارەدا خاڵێکی سرنجڕاکێشەیە کە لە ڕووی یەکێک لە چیرۆکەکانی ئینجیل ڕاکێشراوەتەوە. شت هەیە کە لەو وێنەدا دەبینین وەکو پەرێستگەی پێگانیسم و ئاینی ڕوومیەکان بووە پێش زاین و کلیلە و ئەو کەسانی کە تێیدا دیارن هەمویان جێی سرنجن. دەبینین کە مەسیح وەکو نوێنەری خوا کلیلەیەک دەداتە سەن پێتر کە بە حیساب کلیلەی بەهەشتە. ئەم کلیلە لەسەر ئاڵای واتیکان و پارەی فەرمی واتیکان دەبیندرێت و تەنانەت دیمەنی کلیسای سەن پیتێریش ئەگەر لەسەر ڕاچاوی لێ بکرێ بە شکلی کلیلەیە. ڕووداوی کوژرانی سەن پیتر گرنگایەتی واتیکانی زۆرتر کرد. لەو سەردەمەی کە مەسیحیەکان قەدەغە بوون تا نزیکەی 300 ساڵ پێش زاین. لە سەدەی 4دا کۆنستانتینی یەکەم کە هاتە سەرکار مەسیحیەت تا ڕادەیەک ئازاد بوو. کلیسایەکی نوێیان ساز کرد و بوو بە شوێنێک کە خەڵک بۆ زیارەت سەردانیان دەکرد و وردە بایەخێکی زیاتری پێدرا. تا چەند سەدە دروستکردنی ئەم بیناگەلە لە واتیکان درێژەی هەبوو، کۆشکی پاپا و کتێبخانە و بیناهایەکی تریان تێدا ساز کرد. دواتر لە سەدەی 5 زاینیدا کە ئیمپراتوری ڕووم لە ناوچوو و دەسەڵاتەکەیان دەست بەدەست دەبوون، ڕێکخراوەکانی کلیسا زۆر بەهێز بوون. لێرەڕا واتە سەدەی 5 دەچین بۆ سەردەمی ڕۆنێسانس، واتە سەدەی 15 و 16 نزیکەی 1000 ساڵمان تێپەڕاند. گۆڕانکاریهایەکی زۆر ڕوویدا، بەڵام کلیسای سان پیتر هەر لە جێگای خۆی مابوو. لەو دەورەیەدا پاپا جوولێسی دووهەم هاتە سەرکار و دەستی کرد بە سازکردنی بیناهایەکی هونەری. لە بواری ڕامیاری و نیزامیەوە پاپایەکی مهم بوو. هاوسەردەمی شای ئیسماعیلی سەفەوی بوو. موزەی واتیکان ئەم پاپایە دایمەزراند و هەروەها کلیسای سان پیتری نەوژەن کردەوە.
یەکێکی تر لە کارەکانی هێنانی سوپا و سەربازی سوئیسی بوو بۆ پاراستن و پارێزگاریکردن لە خۆی و ڕێکخراوەکەی. هێنانی ئەم سوپایە چیرۆکێکی سرنجڕاکێشی لە پشتە. ئێستاش ئەگەر بچی بۆ واتیکان سەربازی سوئیسی لێیە. زۆر سەیرە. پاپا جۆلێسی دووهەم یەکەم قسەکانی ناردم بۆ ئەمریکا. واتە ڕۆڵێکی گرنگی هەبوو لە پەرەپێدانی کاتۆلیک لە ئەمریکای لاتیندا. لەگەڵ هونەرمەندانێک وەکو ڕافائێل و میکێل ئانژدا گرێبەستێکی واژۆ کرد و دەرەنجامەکەی بوو بە سازبوونی گەورەترین بەرهەمە هونەریەکانی ڕۆژاوا کە سایەتیەکی سیر بوو ئەم پاپایە. هەر بۆ خۆشی دواتر فەرمانیدا کە کلیسای سەن پیتر لەسەر ڕاساز بکەنەوە تا بەو شێوەیە هێز و دەسەڵاتی مەسیحیەکان زیاتر نیشاندات. زۆربەی ئەو بینایانەی کە لە واتیکان دەبینرێن ئەو سەردەمەن. بازیلیکا کە پیلانی سازکردنی لە سەردەمی پاپا جولێسی دووهەم ڕادەستپێکرا میکێل ئانژ تەواوی کرد. پلازایەکی کە لە پێش کلیسای سەن پیتێردایە شوێنێکی گرنگە. لە ناوەندەکەیدا کۆڵەکەیەکی تێدایە کە لە میسر ڕاهاتووە. ئەبلیسکەکان بیناگەلێک بوون کە کاتێک ڕوومیەکان میسریان گرتەوە لەگەڵ خۆیان هێنایان بۆ واتیکان و بەشێکیان ئێستاش لە مەیدانەکانی ڕۆم دانراون و کە بەناوبانگترینیان ئەوەیە کە لە پێش کلیسای سەن پیتێرە. تێگڕای ئەو بینایانە پڕن لە شکۆ. کلیسای سەن پیتێر هێمای کلیسای کاتۆلیکە. ئەو باسانە سەدەی 16 بوون. لە سەدەی 16 و 17دا بازیلیکا ساز دەبێت. بینایەکی گەورە و بەرچاو بە تایبەت لە ناوەوە و یەکێک لە گەورەترین کلیساکانی دنیاە. خاڵێکی سرنجڕاکێژەوەیە کە پاپاکان دەست دەکەن بە کۆکردنەوەی بەرهەمە هونەریەکان و تا سەردەمی مدێڕنیش هەر درێژەی پێدەدەن. ئەم بەرهەمانە دەکردن و لە واتیکان لە بەرچاوی خەڵک دەیدەنێن. با بچین بۆ سەدەی 19 کاتێک کە ئیتالیای یەکگرتو ساز بوو. لە نێوانی سەدەی 19دا لە دوای شەڕ لەگەڵ ئالمانیەکان و ناپێلۆن ئیتالیا تووشی شەڕی ناوخۆیی بوو. لە سەردەمی ناپێلۆن لە سەدەی 18دا هەستی نەتەوەی ئیتالیایەکان گەشەی کرد و دوای شەڕە ناوخۆیەکان ئیتالیای یەکگرتو دروست بوو بە حکوومەتی پاشایی ئیتالیا. کوتیان کە ڕۆم ببێ بە پایتەخت. ڕوومێک کە لە هەموو چەرخەکاندا ڕۆڵێکی بەرچاوی هەبوو، مێژوویەکی پڕبایەخی هەبوو. بەڵام کێشەکە لەوەدا بوو کە ڕۆم لەژێر دەسەڵاتی پاپ بوو. هەر بۆ هۆیەش دەسەڵاتی پاشایی یەکگرتو ئیتالیا هێرش دەکاتە سەر واتیکان و پاپا و ڕۆم دێتە ژێر دەسەڵاتی ئیتالیا. دەسەڵاتێکی سێکۆلار کە دین تێیدا مانایەکی نییە. پاپ چی لێدێ؟ هەر لە چوارچێوەی کلیسا و بیناکاندا دەمێنێتەوە. ئەم بارودۆخە 6 ساڵ دەخایەنێ. کارێکیان بە پاپ نەبوو چۆن هێزێکی سیاسی و ڕامیاری نەبوو. دەنا لە ناویان دەبرد. لەو 6 ساڵەدا 5-6 پاپ بوون بە سەرۆک، بەڵام گۆڕانکاریەکی وا ڕووی نەدا. پاپ لەسەر و باوەڕە بوون کە پاشای ئیتالیا داگیرکەرە و حاضر نەبوون وتوێژی لەگەڵ بکەن تا سەدەی 20 واتە ساڵی 1924 سەردەمی موسولینی سەرۆکوەزیری ئیتالیا بوو. بە نوێنەری پاشای ئیتالیا لەگەڵ پاپا ڕێککەوتن و گرێبەستێکیشیان نووسی کە مافی دەسەڵاتداری واتیکان بە پاپا دەدات و لە بەرامبەریدا پاپا ئیتالیای بە فەرمی ناسی و بەو شێوەیە بچووکترین وڵاتی دنیا ساز بوو. وڵاتێکی چووک کە هەر لە ناو دڵی ئیتالیادایە و وەکو هیچ کام لە وڵاتانی تر ناچێ و بەڵام تایبەتمەندیەکانی وڵاتێکی سربەخۆی هەیە. پارێزەرەکانی پاپ چێن؟ باسمان کرد لە سەردەمی جۆلێسی دووهەم نزیکەی 500 ساڵ پێش سوپای سوئیس بەوە ناسرا بوو کە بەهێزە و بێلایەنە بۆ هەندێک لە وڵاتان شەڕ دەکات و لە بەرامبەریدا پارەی خۆی وەردەگرێت. لە سەدەی ناوەڕاستیشدا هەر ئەم سەربازانە پارێزەری بنەماڵەی شا و پاپا بوون و هەر تا ئێستاش بەردەوامە. لە شوێنگەلی تایبەت لە سوئیس هەڵیان دەبژارتن و بۆ ماوەی 2-3 ساڵ لە واتیکان دەبوون و پاسەوانی تایبەتی پاپ بوون. ئەوە نەریتێکی کۆنە و سەردەمێکە کە پاپا پاشا بوو، واتە ڕاستە کە پاپا سەرۆکی کاتۆلیکەکانە، بەڵام بە واتایەکی تر پاشای سیاسی واتیکانیشە. پاشایەکی ڕەها و سربەخۆ وەکو هەندێک لە وڵاتە عەرەبیەکان، بەڵام جیاوازیەکی ئەوەیە کە هەڵبژاردننی بۆ دەکرێت. ڕەنگە هەر لەبەر ئەوەش لەگەڵ وڵاتە یەکگرتوەکانی ئوروپادانە 500 کەسی شارۆمەند هەیە کە هیچ کامیشێن لە واتیکان لەدایک نەبوون، بەڵکو پاپا مافی شارۆمەندی پێداون و بۆ پاپ کار دەکەن و کاتێک کە کارەکەیان تەواو بوو شارۆمەندی واتیکان نامێنن. بەم شێوەیە کە واتیکان وڵاتێکی سربەخۆیە و لەو ساڵانەدا گەشتیارێکی زۆر ڕووی تێکردووە. دابینکردنی خەرجەکانی لەسەر ئیتالیایە و بەشێکیشی لەلایەن کاتۆلیکەکانی جیهانەوە وەک خەڵات پێدەدرێت. شوێنێکی بچووک بەڵام کاریگەریەکی بەرچاوی هەیە لەسەر هەموو دنیا. ئەوە بوو داستانی بچووکترین وڵاتی دنیا، واتیکان. تکایە لایکمان بکەن، سابسکرایبمان بکەن و
بە دۆستانی خۆتانمان بناسێنن.